Esta interaction between parallel current دو current هي parallel يتشدش بيك بنت ليك عراستابن تواني أباني بزانين كين شي هي زي لنيواني أمدو وايردا أقوازرتوا دو دانا مغناطيس وان كبلانتيكية كادات نابتن يعني بالحالة به هي زي بخانة سريك هزيكي مغناطيك أبي بخانة سريك تماشا كاين مثلا بو وايري يكام يقدر برين مغناطيك فيلدكي بيليرا درستك واضح مغناطيك فيلدكي بيليرا درستك اگر سيري بكين اسمع لا راستي تزوي ادا بنين اكبرو خواروا اما مغناطيك فيلدك ك وايري اي درستك استكاني وكوشي واي وكو كتو وايري كتينا بتزوي بيرات يبربه باشا مغناطيك فيلدك اللي راهيا شي هي زكاره قاعده سرما بين فورمولا I2 باشا درجة كيسنكا يلا باشا درجة ما يلا كاراتي بي أويك هيزك اللي لا كاركاتا سر أما بريتي لشي ماغنتيك فيلدك أما دروسيا كاليرا أما ويريت ليرا دروسيا كا كاراتي تزويك ليرا وتيبارابي كاراتي درجك وليرا مواضحية ما قد I2 L كاراتي بي بلام L و B ستون لسريك وانيا L و B ستون لسريك كاتا I2 L يعني قوشي نيوانيا 9 درجة كاراتي قنا منه L B 1 باشا بمشي وازا إما هزي يكام أدوزينوا بس بيجا كسنة أو تامير زيرو هيك لدينا كاتا أما كاتا مير زيرو L I1 I2 دو باي دي درست أما هزيك كأميان أي خات السر أما أي أما شيء هزيك خات السروا ببي ياساي سيو من نيوتن همان هز أم هز تشي ليرا سكانتو تماشاكا أما هزيك إف يكسانا بإل كاراتي بي إل لأراسي تزوا داياني مرين إل كاراتي تزوا بنجا كان من لس أراسي إل داني على أراسي تزوا كاداني برو بيكو يكينوا هزيك برو يروي ببي ياسدو من نيوتن عيني هزيش أما أي خات السر أما يعني أم هزانا دش بيكن ورجل قلقا يكسان يعني هزي كتير بعكس ولا يروا داخل يعني لسر أما داخل بهرب حمان ضرب حماني سكان أما اللي ركيبين إيوا أم دوايرة parallel وهذا كيش شيء راكي شرا بلا ما قال سكان يكلم هزانا عكس كيتوا كلام كارنت أنا عكس كيتوا هذا كاي برفلسيف يعني نزياتي أو دوايرة كبر يكسن يكتري دويرة كونه يعني للا parallel current attract and anti-parallel current repel يعني بدسش بواضحي أو بشان بدي الكلمة بسيرة امتحان بي بتاع هنا بشان بدك لا هنا يعني بلاين هم بركي حسب كهم بشاني بده كparallel current attractive و anti-parallel current repulsive. السبب نمونة شيء كلام بيننا بسيارة شيء magnetic force of السولينويد. السولينويد شيء السولينويد أو تأم لول بيتشيا. أم لول بيتشيا. سرتا لول بيتشيا كمان السنور دارنا ندري جي يلي هي. شندنا حلقة ومدنا إن حلقة. لدريجي يلا شري حلقة ببي هنا كم بس يبقى إن لسار يلا يعني ما بين لهر متركة عنده حلقة هاي أو بيبقى يعني رجعك يعني بين رجعي هناك إما أمانة بزاني كين magnetic field لنا وأم سولينويدا بتشي مازه حسب بس أنا خالق عليها لكاتك أمانة هم تزوج اللي تدروا اللي رو تزوج اللي تدروا اللي مش تدروا يعني بشوي حلقة هني حلقة زاني magnetic field دي حلقة هر لم درسها هر لم حسب ما كردوا أمه حلقة بلام إما اللي راح حلقة كإما يجرين بريتيا لشيء بريتيا لا چندين تزو بيكو يعني دي زد لدي زد يجرين يعني لا دي زد حلقة كمان يجرين يعني باناية شيء بلين استوديا شيء هي يعني دين دسكاري أما أكين أردو لا نجي أردو هيا أردو شرخو خويا مني تو برام آية كابي بس شيء آية كيتد آي يقدان حلقة نيا چند دانه
ئێن دانە هەڵقەیە لە دیزەدا یعنی چەند دانە ئێمە ئن پرایمە بڵێ ئەم ئن پرایما کاتە چەند ئەکاتە ئەم ئێنا کەڕەتی درێژیەکەی ئەم درێژی ئەمەی کە هەڵقەکانی تایە دیزێت وەنی کەڕەتی ئەمە تەزۆکە دەکاتە ئەمە باشە ئەمە تەزۆکەتە ئێستەکانە دیبی ینی بۆ ئەماکە ئامان چەندێکێت مەشاکە لێرەوە دیزەکەمان لێرا گرتووە ئەرە ئۆریجینەکەی ئێمەیە لێرەوە تا ئێرە زدا لێرەوە تا ئێرەیش یعنی ئەمە گەر ئۆریژینی ئێمە بێ مادەرەوە گرتی بتمان لێرەوە تا ئێرە زد بە شێوەی نگەتیڤە لێرەوە تا ئێرە دی بە شێوەی پۆزیتیڤە ئەکاتە ماینەس زد پلاس دی یا ئەکاتە زد ماینەس دی پێکەوە کۆ بنەوە بەڕێزان مەودەی دووری لێرە تا ئێرە پێکەوە کۆ بنەوە بەڵام بە شێوەی فۆرمولە کاتە زد ماینەس جگە زدەکەمان نگەتیڤە ئەمە نەکەسەکانە بێ ئەمە ئینتیگراڵە حەساب بکەین لە کوێوە ئەگەر ئەمە لێرە تا ئێرە ئێڵ بێ لە ماینەس ئێڵ لەسەر دووە بۆ ئێڵ لەسەر دوو بەم شێوازای نووسین باشە وان هەمی کۆنستانتە دێنە دەرەوە ئەمامێنێتەوە ئەمەش هەر وەکو ئینتیگراڵێتی پێشوەکە حەلم کردووە ینی ئەوەی کە بەدەست نووسی بوون لە ئێستاتەکانی یەکەمە هەیە هەر وەکو ئەوەیە هیچ فەرقێکی نییە تەنها دیاتە تێرە یا زداتە تێرە هیچ شتێنە مۆزوعەکە ناگۆڕێت و ئەمە بەم شێوە خۆتان توان باسانی حەسیەویکەنە بە ئەو فۆرمولە بەکاربێنن ئەمە ئێتر بەم شێوازە حەسیبە بێ ئەکاتە ئەمە نەتیجەکەیەتی بەس ئەم ئینا کاتە چەنی ئەمە بۆ سۆلینۆیدێکە کە کورتە ئەگە سلۆنیدەکەمان زۆر درێژ بێ یعنی ئێڵەکەمان بڕوا بەرەو ئینفینیتی ئەودا تۆ چاوبۆشی لە دیەکانەکەی چاوبۆشی لە ئاڕەکانەکەی وانە ئێڵ زۆر گەورەیە کەوابوو دیەکە لێراڕوە دیەکەمە ئێل لە سەدوو ئێل لە سەدوو لێرامێنێتەوە لێرەشە ئێل لە سەدوو مێنێتەوە ڕۆژ ئێل لە سەدوو توانی دووە مێنێتەوە ئەنێ ئێل لە سەدووگە لێنە دەرەوە ئێل لە سەردوو ئەمە لێرا ئەکاتە یەک ئەمەش کاتە یەک و یەک کاتە دوو لەگەڵ دووە ئاڕۆ نتیجا کاتە ئەمە یعنی لە ناو سۆلۆنۆیدێکە کە درێژیەکەی بڵین هینا یەکجار درێژە ماگنەتیک فیلدەکە کۆنستانتە لێرە تماشاکە پەیوەندی بە ئاڕ و ئێڵ و ئەمانەوە هەیە بەدێتە لێرا بێ بە کۆنستانت یعنی وەکو ئەمە ئەوە شتێکی بڵێن ئەتیادی سۆلنیتی ئەڵتیادی بەڵام سۆلینەکە بوو بە زۆر درێژ سیرکە ئەتر هیچ شتێ نایەتە دەرەوە بە کەم زۆر کەم مەگنەتیک فیلد دێتە دەرەوە هەموو مەگنەتیک فیلدەکەی تۆ لەناو ئەمە ئەمێنێتەوە سۆلینۆید بەکارهێنن بۆ دروستکردنی مەگنەتیک فیلدێکی بە قووەتی کۆنستانت. ئێستا گەیشتین بە مثالێک مثالێکی سادەیە ئەمە حەسیە بکەین سۆلینۆیدەکەمان ئێڵەکە 1.23ە دیەکەی 3.55 پێنج کوێی هەیە 850 تیارنیتیایە باشە کۆرانتی ئەوەی هەیە لێرە مەشاکە ئێڵ لەسەر ئار ئەکاتە 69 باشە ئەمە بەشەکە ئەبێ ئێمە ئەم فۆرمولە بەکارهێنە بە سەرەتای ئێمە عینەکەمان حەسیب بکەین باشە ئەبێ عینەکەمان حەسیب بکەین ئایەکەمان حەسیب بکەین و بەم شێوازە بڵێن شتەکەمان بدۆزینەوە بەڵام ئایەکە چەندێکە 5.57 میوە زیرۆکەیش دیارە بەڵام عینەکەمان دیار نییە چەند دانە هەڵقەیە ئەڵێ 5 دانە 5 ئینمان هەیە ئەڵێ 5 دانە ئینمان هەیە و هەر دانەیەکی 850 تێرنە باشە 5 کەڕەتی 850 تێرن ئێڵەکەی چەندێکە 1.23 ئەمانە هەمووی کەڕەتکە و نەتیجەکەی ئەبێ بەیرا گەیبی دیەکەی بۆچی دابوو بۆ خۆشی هیچ زمانەیەکی نیە دیێرەیە ڕۆڵ نابێت ئۆکەی ئێستا گەیشتین بە ئینە سەرەکیەکەمان کە ئەمپێر لۆ ئەوە دانین بۆ بدۆی